سڵاوتانە بێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. ئێوارێکی تایبەت لە پایتەختی ڕۆشنبیری هەناسەیەکی نوێ لە ئاواز و موزیکی هونەری ڕەسەنی کوردیدا. فەرگی نامدارقەرەداخی ئەمڕۆ کۆنسێرتێک سازەکات کە دەرگایەکی نوێکاتەوە بەڕووی داهاتووی ئاواز و میوزیکی ڕەسەنی کوردیدا. فێرگەکە ئەو کۆنسێرتی ئەمڕۆ سازیەکات گەشتێکە بە گۆرانیەکانی هونەرمەندانی ئەمڕۆ و هونەرمەندانی داهاتووی هونەری کوردیدا. ئەمڕۆ جگە لە کۆنسێرتەکە پێشبڕکەیەک سازەکرێت بۆ بەرهەمەکانی ئەو فێرخوازانەی کە ئەمڕۆ لەسەر ئەم شانەوەیە بەرهەمەکانی خۆیان پێشکەشەکەن. پێکەوە گەشتێکەکەین یان بینەری ئەم ئێوارە جوانە بین بە ئاواز و میوزیکی ڕەسەنی کوردی. مامۆستاجان سڵاوت لەبێم کاتەوە باش. ئەگەر میوزیک باخچەیەکی پڕ لە گوڵ بێت، فێرگەکەی ئێوە چ جۆرە باخەوانێکە بۆ پەروەردەکردنی ئەم گوڵانە؟ باخەوانێکی جوانی پەروەردەیە پێشەوەی مۆسیقی بێ، هەرچەند مۆسیقا خۆی پەروەردەیە، بەڵام ئێمە شتێ زیاتر ماختل سەر باخێکی پڕ پەروەردە و مۆسیقا. دەستی خۆش بێ. ئەمڕۆ کۆنسێرتێکتان هەیە بۆ فێرخوازەکان کە هەندێک لەو بەرهەمانی پێشکەشەکرێت لەلایەن فێرخوازەکان خۆیانەوە ئامادەکراوە یان ئاوازی بۆ دەنراوە. باسێکی کۆنسێرتەکەی ئەمڕۆ و باسێکمان لە ئەو پێشبڕکەیە بۆ بکەیت کە لە نێوان فێرخوازەکانە ئەنجامەدرێت. لە چالاکی ئەم ڕۆمانە جیاواز لە هەموو چالاکێکی ترمان هەستاین بە کارێک کە ناوازەیە بەڕاستی بۆ یەکەم جارێک کە فێرخوازەکانمان یان مناڵان پێشبڕکێکن لەگەڵ یەکە بۆ دانانی ئاواز و دابەشکردنی مۆسیقاوە تا ڕابەرایەتی ئۆرکێستریش. مناڵەکانمان شەشیان هەستاون ئاوازیان داناوە دابەشیان کردو ڕابەریتیەکەن و لیژنەیەکی دادوەریمان پێکەناوە هەمووی پرۆفشنێڵ کە تحکیمی ئەم پێشبڕکێیە بکەن. بەڕاستی لە ئێستاوەڵێم هەر شەشیان سەرکەوتون و هەر شەشیان یەکن، تەنها ئەو جورئەتیان هەبێ و بۆ یەکەم جارە و بەم مناڵی خۆیانەوە ئاواز دانێن و دابەشیکەن و پێشکەشیکەن، ئەمە کارێکی جوانە. کاکۆشان سڵاوت لەبێم کاتەوە باش. ئەزمونێکت هەیە و لە ئێستا خەریکی خزمەتکردنی هونەری کوردیت، خۆشت خوێندکار بوویت هەر لە فەرگەی نامدارقەرەداخی. باسێکی ئەومەم کە خۆت خوێندکار بوویت و باسێکی گرنگی ئەم کۆنسێرتەشمان بۆ بکەیت. سڵاو لێ و لە بینەرانی کورساتی عەزیزیش. ڕاستەکەی من ساڵی 2007 بوو وەکو فێرخواز لە مامۆستا نامدار خۆم ناونووس کرد لە فێرگەکە. ڕاستی یەکەم نۆتەی مۆسیقام لە مامۆستا نامدار فێروم، هەرچەنە ماوەی 6 ساڵە من فێرخوازیە و نیموانەی لا ناخوێنم، بەڵام ئێستاش بە مامۆستای خۆمی ئەزانم و مەمنونی مامۆستا نامدارم. و بەڕاستیش ئەم جۆرە کۆنسێرتانە گرنگی خۆی هەیە، چونکە ئەم مناڵە و ئەم هەرزەکارانی کە ئەمڕۆ موزیک پێشکەشەکەن لەم کۆنسێرتە و ئەزمونێکە بۆیان ئەبن بە هونەرمەندانی گەورە لە داهاتوە و بە دڵنیایی ئەوانێ گرنگە بۆ ئەوانیش و بۆ کەسوکاریان و بۆ هونەری کوردیش، چکە بەڕاستی تۆ کە لەم تەمەنەوانێ کۆنسێرت ببینی ئەزمونە بۆ خۆی، چکە تەمەنیان یانی بەڕاستی هەستەکەم یانی شتێکە تا ئێستا نەکرابێ لەم تەمەنەیە تۆ کۆنسێرت پێشکەشەکەی لە هۆڵێکی وا و لە بەرچاوی بینەرێکی زۆرە ئەبێ بە ئەزمونێکی گەورە بۆ داهاتوویان ئینشەڵڵا هەموویان ئەبن بە هونەرمەند و بە تایبەتیش ڕێزی تایبەتم بۆ مامۆستا نامدار هەیە و دەستخۆشی لێ یەکەم و هیوادارم بەردەوام بێ لەم جۆرە کۆنسێرتانە. وەکو وتم ئەزمونێکی زۆر باشە بۆیان و ئینشەڵڵا هەموویان ئەبن بە هونەرمەند لە داهاتوە. سڵاو، من نێرگز نۆرۆزم کە بەشدارم لەم کۆنسێرتە بە گۆرانی من نەگۆڕاوم کە هەستی خوێندکارە لێرە و ئامادەی کردو لەم فێرگەیە. منیش خۆم پێشتر ئەندا بووم لەم فێرگەیە و وەکو ماڵی بان ئەیبینین کۆمانەکاتەوە لەگەڵ خوێندکارەکانە تێکەڵە بین و
وەکو خوشک و برا سێریەکەکەین زۆر باشە کە فێرگێکی ئاوا هەبێ بۆ مناڵان بۆ دایک و باوکانیش زۆر باشە نزیکە بنەوە یەکترە ناسن و سڵاو من ناوم لە ئاسڕێ بینە خوشحاڵم لە فێرگی نامدار قەرداخی بە ئامێری سنێر درام لەگەڵ دەفا بەژاری کۆنسرتی فێرگی نامدار قەرداخی کراوم موسیقای خۆشم داناوە بە نای لاویەوە خوشحاڵم کە ئەمڕۆ پێشکەش کرا لەلایەن فێرخوازەکانی ئۆرکێسترای فێرگی نامدار قەرداخی. فێرگی نامدار قەرداخی بەس بۆ فێربوون مۆسیقا نیە لەگەڵ فێربوون مۆسیقاکەیە فێری پەروەردەشمانەکەن فێری ڕێزی باشمانەکەن فێری هاوڕێتیمانەکەن لەگەڵ مۆسیقاکەیە فێری زۆرشمانەکەن چالاکی زۆر خۆشەکەین کۆنسرتەکەین چالاکیەکەین. فێری بوونی مۆسیقا تا چەند گرنگە؟ گرینگە زۆر گرینگە بۆ مێشک باشە بۆ دەرون ناسی باشە لە چەلا باشە لە وڵاتی دەرەوە بەکارهێنرا بۆ هێوارکردنەوەی خەڵک. من لەرینم و خۆشحاڵم کە لە فێرگەی مامۆستا نامدار قەرداخیم و زۆر دڵم خۆشە کە ئەمڕۆ لەم چالاکیە بەشداریم کردووە بە مۆسیقای خۆم بە ناوی بارین کە خۆم ئاواز و دابشکردنەکەی خۆم کردومە و زۆر دڵم خۆشە کە لێرە قیادا ئەکەم لەگەڵ ڕەفیقەکانم لەم ئۆرکێسترا جوانە و گەریەکەمی ژنە بم هەر پلەیەک بێت دڵم خۆشە کە لەگەڵ ڕەفیقەکانمان بەیەکەوە توانیمانە شتێکی جوان پێشکەشکەین و خەڵک دڵی خۆش بێ لێرە. ئێمە لە فێرگی مامۆستا نامدار قەرداخی بێجگەلەوەی کە فێری مۆسیقا بین فێری بەها جوانەکانە بین و ئەمە جوان دڵخۆشکردنی خەڵکە لە هەر شوێنێ بێت و هەروە توانین پەرە بەوە بین کە کورد و کوردستان بەرەو پێشتر بەرین و بۆ لای مناڵەکان بڕۆین و دڵیان خۆشکەین لە هەر شوێنێ بن لە خەسخانە بن لە هەر شوێنێ بین توانین دڵیان خۆشکەین و داوا لە دایک و باوکانەکەم لە هەر شوێنێک بن مناڵەکانیان بێنن لەبەر کە بەڕاستی شوێنێکی زۆر گونجاوە بۆ فێربوونی مۆسیقا یان بەها جوانەکان. بەخێر بێن ئەمڕۆ من دڵم زۆر خۆشەکە ئەمڕۆ گۆرانێکی خۆم پێشکەشەکەم بۆ هەموو ئەم دایک و باوکانی لێرن لەگەڵ مناڵەکانیان چا من زۆر دڵم خۆشەکە فێری مۆسیقا بووم و ئەتوانم هونێرێکی جوان ئەزانم جا حەزەکەم هەموو دایک و باوکێکی کە لەگەڵ مناڵەکانیان بێنن بۆ دەوری فێرگی مامۆستا نامدار قەرداخی زۆر بەجوانی فێری مناڵەکانەکە چۆن مۆسیقا فێرن. زۆرم پێ خۆشە کە ئەندامی فێرگەی مامۆستا نامدارم و زۆریش پێم خۆشترە کە توانیمە کارێ بکەم خزمەتێ بکەم بۆ فێرگەی مامۆستا نامدار و دوو ئاوازم داناوە ئەمڕۆ دانیکیان دابشکردنی مۆسیقایەکی فۆلکلۆرە من نەگۆڕاوم و دانیکیان ئاوازی خۆمە بە ناوی ساتێ بۆ ئارامی. باشە خوێندکاریت پێم بڵێ خوێندکاری چ قۆناغێکیت و نیازت هەیە لە داهاتووە هەر بەردەوامی بە هونەر بیت؟ وڵی خوێندکارم بەڵێ پۆلی دوانزەم و ئینشاڵڵا هەر بەردەوامە بم لەگەڵ مۆسیقایە و بەشێکی گەورەیە لە ژیانم بە تەمانی موازی لێبێنم. فێربوونی موزیک و بەشداریکردن ئەم چالاکیانەیە ڕێگری لێ نەکردووی لەوەی کە وانەکانت بەباشی بخوێنی خوێندکاری دوانزەیت؟ نەوەڵا سوودیشی هەبووە لەگەڵ مێشکی ئارام کردومەتەوە یارمەتی ئەوم بۆی دەرسەکانم باشتر تێبگەم هەبوو سوودی زۆرە بۆ دەرس خوێندن و ئەوانەش. فێرگی نامدار قەرداخی ئەمڕۆ جارێکی تر سەلماندی کە چۆن هونەر زمانێکە سنوور ناناسێت و منداڵانی کورد و گەنجەکانی کورد ئەو کەسانن کە پارێزەری سەرسەختی ئەم زمانە و بینیشمان چۆن هونەری کوردی لە هونەرمەندانی ئەزموندارەوە دەگوازرێتەوە بۆ منداڵانمان و نەوەکانی داهاتوومان. هەمیشە شاد و بەختەوە.